يا الله ئەو بەردە گەورەیەتان بینیوە بەڕێزان، قسەیەک هەیە دەڵێ قسەی خەڵکی وەکو بەردێکی گەورە وایە، ئەگەر بیخەیە سەر پشتت ماندوود دەکا و پشتت دەشکێنێت. ئاو بەردە ئێستا بیخە سەر پشتت کوڕە پێت هەڵناگرێ با بچی هەر پشتت دەشکێنێت. قسەی خەڵک وەکو بەردی گەورە وایە، ماندوود دەکا و پشتت دەشکێنێت. بەڵام ئەگەر بیخەیە ژێر پێت تەماشاکەن باڵات پێی بەرز دەبێت. کەواتە گرنگەوەیە لەسەر حەق بیت، لە قسەی خەڵک و لۆمەی لۆمەکاران مەترسێ، قسەی خەڵک مەخە سەر پشتت، چونکە خوای گەورە دەفەرمێ وەلا یەخافونە لەومەتە لائیم. یەکێک لە سیفەتی ئەو کەسانەی ئیمانداری ڕاستەقینەن ئەوەیە لەسەر حەقن و لەسەر حەقیش لە لۆمەی لۆمەکاران ناترسن. ئەی ئەو کەسەی کە هەمیشە باسی خەڵک دەکەی و قسە دەربارەی هەموو خەڵک دەکەی، تۆش وەریابە چی دیکە حەقت بە خەڵکەوە نەبێت و خەمێک لە خۆت بخۆ و ئەوەندە دەربارەی خەڵک قسە مەکە. لە لوقمانی حەکیمیان پرسیوە باشە چۆن گوێ بە قسەی خەڵک نادەی؟ گوتوویەتی کاتێک کە هاتمە دنیا هەر بە تەنیا بووم، کاتێکیش کە دەمرم و دەچمە ناو گۆڕ هەر بە تەنیام، ئەگەر بسمە دۆزەخیش یاخود بسمە بەهەشتیش دەی هەر بە تەنیا دەبم. کەواتە واز لە قسەی خەڵک بێنە، ئەتۆش ئەوەندە باسی خەڵک مەکە و گرنگ ئەوەیە لەسەر حەق بێ و قسەی خەڵک بخەرە ژێر پێت، باڵات پێی بەرز دەبێت.